ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه، ونستغفرك لما لا نعلمه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. برهاني بريز خشكاني بريز، السلام عليكم ورحمة الله وبركاته. من لإجازة ما مصياني بريز بيكورين خزمت چەند ئاەت و فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەویش لەبەر ئەوەی لەم ڕۆژگارەی کە ئێستا ئەژین علم زۆر پێشکەوتووە، بەڵام بەختەوەری زۆر کەم هەیە. یعنیم ئەتوانم تەماشاکەی خەڵکی وا هەیە هیچ مەسئولیەتێک و لێپرساوێک لەسەری نییە، بدایەت پێگەشتە و باوکیشی دەستێکی و لە ماڵێکی خۆشە و هیچ نوقسانێکی نییە، بەڵام لە خۆیەوە دڵتەنگ و بێتاقەت. بۆیە ئەم هۆی نەمانی بەختەوەری و دڵتەنگی و بێتاقەتی و هەموو غەم و ژیان ناڕەحەتیە، وەکو مسڵمان تەحلیلی سیاسی زۆر کراوە بۆ ئەم ڕۆژگارە و ئەم واقعە، دراسات زۆر کراوە، بەڵام ئینسانی مسلمان پێش هەموو بڕیار و ڕوونکردنەوە و گفتار و کردارێک ئەبێ لە ڕەوانگەی شەرع بڕوانێتە شتەکان. بزانم ئەو کێشە، ئەو گرفتە شەرع چۆن باسی ئەکات. خۆجاری وهای ئینسان ڕوبەڕووی دڵتەنگی و زەرەرێک و نەخۆشیەکیش ئەبێت، وەکو ئەسباب هیچ نوقسانیەکی نییە، ئیلا ئەبێ ڕووبکاتۆ سەبەبی موسیبەتێک لە پشت ئەمەوە هەیە، تاوانێک هەیە، لەخوا لە بیرکردنێک هەیە، یان عقوبەیە یان ئیمتیحانێکە. لە دوو حاڵەتە زیاتر نییە. خەڵکی وا هەیە وەکو زانایانی سەلەف و تویانە کاتێ تاوانێکمان ئەکرد لە ناو ماڵ و مناڵی خۆمانە کاریگەری ئەو تاوانەمانە بینی. ئێمەش خوای پەروەردگار عەزە وەجەل پێمانە فەرمێت ذالیک، علەما فەرمون ئەم ذالیکە ئیشارەتە بۆ ئەو نەهامەتیانەی ئەهاتە سەر ئوممەتانی پێشووە، بۆ ئەوەی کە ئەمە عیلەیە هەر کەس هەمان هۆکار بگرێتە بەر ئەو مقەدیمە ئەبێ، ئەو نەتیجەی ئەبێ بأن الله لم يك مغيرا نعمة أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم. أما خوای رب العالمین سنەنی هەیە لەم کەونە، برا بەڕێزەکان و خوشکەکان، ڕێگای خۆی هەیە، سنەتی خۆی ناگۆڕێ. ئێوە تەسەورەکەن ئێستا ئەگەر نمونەیەک باسکەم ڕوونی نەکەمەوەلەوەشێ زۆر برا خوشک دوای گلەیم لێ بکە، یان ئەگەر ببیسترێت یان ئەگەر بیبڕن و ئەو نەختە قسە دەرچێت بڵێن وەڵی کاکەمە گوناهێکی گەورەیە، دوور نیەن دێ کەس تەکفیریشمان کە. لە کۆمەڵگایە لە بوقعەیەک پارچەیەک لە زەویە ئەگەر کەسانێ مخالفەی شەرع بکەن، کاریگەریەکەی بگەڕێتەوە بەسەر جێیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئێمە چین ئەو کاتەی کە من بڵێم کاکە لە شوێنێکە تاوان بکرێت تۆ لێی بێدەنگ بی کاریگەری نەگەڕێتە سەر تۆیە. کاتێ مخالفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکرێت لە ئوحودا، سەرکەوتون مسلمانان
بەڵام کاتێ پێچەوانەی ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تەویل و ئەکرێ 70 سەحابە شەهید دەبێ و پێغەمبەری زامدارە بێ صلی الله عليه وسلم کەوا بوو فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو عذاب أليم بێدار بن هۆشیار بن حەذەر بکەن لە مخالفە کردنی ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوەی کە یا تووشی فیتنە ئەبن گەورەکەی شرکە ئیمامی ئەحمەد فەرمێ دواتر ذەلیلی ناڕەحەتی نەبوونی نەخۆشی دوژمن زاڵە بێتە سەرتە خوا پەنامامدا ئەگە لێیشی نەگەڕێتەوە تۆ بە نەکەی ئێش و عەزابێکی ئێش پێگەێنەر کەوا بوو خوای پەروەردگار عەزە وەجەل ئەمەوێ ئەوە بڵێم عیزت لە هیچ کەس ناگرێتەوە ئەگەر خۆی هۆکارەکانی عیزت دەرنەدات خوای گەورە نیعمەت لە هیچ کەس ناسێنێتەوە ئەگەر خۆی سەبەب کار نەوێ خوای گەورە سەحەت لە هیچ کەس وەرناگرێتەوە سنەتی خوای گەورە وایە نمونەیەکی سادە و بەسیط بۆ ڕوونکردنەوەی ئەمە هەموو قورئان لەبەر بێ و حافظی ئەحادیث بیت و شەو تا بەیانی مەخەوە عیبادەت کۆ بە ڕۆژ بە ڕۆژی بە مەلەوانی نەزانی بڕۆیتە ئاو دەریا خنکەیت بێباوەڕێکیش شەو ڕۆژ لە تاوان و کوفرا بژی مەلەوان بێ لێ ئەدا و دەرەچێت خوای گەورە سنەتی دانیاوێ ئەبێ ئێمە بە پێی ئەو سنەتانە بڕۆین ئەگەر ئەمانەیە خوای پەروەردگار بەرەکەتی خۆیمان بۆ دابەزێنێت جا لەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ڕووی کردە هاوڵان ئەم فەرموودە شێخ ئەلبانی فەرمووی فەرموودەیەکی حەسەنە فەرمووی یا معشەر المهاجرین ئەی کۆڕ و کۆمەڵ و معشەری مهاجرین پێنج شت هەیە ئەگەر ڕوبەڕووتان بێتەوە تووشی تاقیکردنەوە پێن ببن بەو پێنجتە و پەناتان ئەگرمە بخوا بەوەی کە تووشتان بێت اینجا ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو جیلە پیرۆزەوە بفەرمێت ئەبێ ئێمە چین کە ئێستا ئەو پێنجتەمان تایە ئەمەیە زۆر خەتەرناک و ترسناک ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مهاجرین کە ئەنصار و مهاجرین میزانن بۆ هەر کەسی ئەوێ ڕاست بێ شوێنی ئەو دوو تایفە بکەوێت حبیان لە دینە بغضیان لە نیفاقە أصحاب حين سنوري أهل السنة أصحاب أو قصيبة أصحاب توبشنك لي بشوك بيتو چەند زانا بێت چەند گەورە بێ بچووکە بێتەوە جا پێغەمبەری خوا بە مهاجرین وا فەرمێ کە یەکەم تائیفەیەک ئەڕۆنە بەهەشت لە پاش پێغەمبەران فقرائی مهاجرین اینجا پێغەمبەری خوا فەرمێت لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون خوا پەنامان داد فاحشە لە هەر قەومێکە بڵاو بێتەوە ئیعلانی کەن کە ئەوەی دەسەڵاتی هەبێ و منعی نەکا لە هەمووی بەشدارە لە هەموو تاوانێک ئاکری طاعون هەندێک لە عولەماڵە ئێستا ئەمڕۆمان سەرەتانە هەر لە هەموو بەشەکانی لە پێستۆ تا ئاگاتە مەعیدە تا ئاگات وای لێ هاتووە خەڵکێکی زۆر ئاگات لە خۆنی لێ وڵا کاکە فڵانە و نەخۆشیە توش بووەک ئەنجا پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم تووشی ئێش و ئازارێک ئەبن نەبیسراوە نەخۆشی تازەتان بۆ تێن نەبیسراوە ئەمە دواتر من ڕۆمە سەر فەرمودەی دووەم مەبەستمە فەرمیێ لە هەر عەرزیەکە خیانەت هەبوو غەش هەبوو لە میکیال و میزانە إلا توشي جراني أبن وتوشي جيان ناڕەحەتی و محتاجی ئەبن لەگەڵ دەسەڵاتداری ظالمیش دەبێتە دەسەڵاتدان تووشی جەوری سوڵتان ئەبن زوڵمی دەسەڵاتدار ئەبن هەر قەومێک ئەگەر بێت و بەهۆی بەهائم و نەبی خوا بارانیان بۆ نابارین بارانیش ئەبارێ بەڵام چییە خەڵکەکە هەر برسیە بێت و ئەم دوانەی ئەخیرم مەبەستە کە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم هەر کاتێ عەهدی خوا و پێغەمبەری خواتان هەڵوەشاندۆ إلا خوای پەروەردگار لە دوورۆ دوژمن ئەهێنێ بەشێ لە خێراتان ئەبات عەهدی خوا و پێغەمبەر ئینسان بەخوا لە خێزانیەکە لە بەینی ژن و پیاوێکە ناشەرعی هەبێ لە مناڵەکانیانە بەبێ ئەوەی ئەم باوکە و دایکە هەز بکا مناڵەکە لە خۆی وە قسەی باوکی ئەو هەیبەتەی نییە لەلای لێیشی بترسێ بەڵام ئەو حورمەتەی نییە کە لە کۆن باسییان کردو ئێسەش حورمەتەن بۆ ئەوەی کە با نمونەیەک نێنینە لە وڵاتی خۆمان بەڵام ناچارە بێ ئینسان جاری وایە بەڵام ئەوەی کە ئەخوێنین زانایان باسیەکەن هەر لەم عەسرەی خۆمان کە خەڵکی وایە لێ وەڵی ئەو باوکەڵێ زۆر بە هەیبەت بوون ماڵێکی زۆر خۆشحاڵ و بەختەوەر بووین
بەڵام ماڵ و مناڵیشم نازانم کە کەوتومەتە هەڵە و تاوانەوە هاتوومەتە ماڵ نەخێزانم وەکو جاری پێشوو بووە لەگەڵ منە مناڵەکانم. بۆیە سەلەفی ساڵح ئەفەرموون، سەحابەکان ئەفەرموون خەڵکانی هەن بە تەنها تاوانەکەن بەبێ ئەوەی ئاگایان لە خۆن کەس بیان نازانێ، چونکە هەیبەت خوا ئەیداتە خەڵکی خوای شەیگەڕێنێتەوە بۆت. حرمەت خوای گەورەی بەخشێت، خوای گەورەی عزەتە بەخشێت، خوای گەورەی ئینسانی ذەلیلەکات، خوای گەورە بمان پارێزیە لە ذەلیلی و عزەت بەخشێتە هەموو لایەکمان. کەوا بوو غەریبمان لێ نەیە کە ئێمە ئەگەر بێت و صاحێبی وڵاتێک بووین لە هەموو ڕوویەک و دەوڵەمەنە، لە هەموو ڕوویەک و وڵاتی وایە تەنها سیاحەتەکەی ئێمەی باتە ڕێوە، هی وایە نیوەی نەوتەکەی ئێمە، هی وایە ئاوەکەی ئێمەی نییە، بەڵام بۆ خۆیان بۆ لەبەرەوە سونەتی خوا لەگەڵ کافرە جیاوازە لەگەڵ مسلمانە جیاوازە. بەڵام ئەوەی کە ئێمە هاینتیایە بەحام ئەو خەڵکەیشی هەیەی ئەترسێت ئللا مەگەر کەسێک خوا پێی بەخشی بێت نەهی لە مونکەرەکان کردبێ بینی خۆی و خواشی ڕاست کردبێتەوە، چونکە بەڕاستی ئینسان خوای گەورەی دەستکەوێ هەموو دنیا لە دەست دەرکێر بەهێزی، خوای گەورەش لە دەست دەی خوا پەنامان بدات هەموو دنیامان لەگەڵا بێ هەریسان لاوازە، چونکە خوای گەورە خۆی فەریحیە خاتە ناو دڵ، خۆی ژیانت خۆشەکات. اینجا پێغەمبەری خوا فەرمێ کاتێ دەسەڵاتداران کێشەی خۆیان بە قورئان حەل نەکەن بینی خۆیان تێکەچێت. ئایا ئەو واقعی کە ئێمە هاینتیایە حاڵی مسلمانان وەکو ئیمامی عومەرە فەرمێ ئێمە قەومێکی ذەلیل بووین، كنا قوما أذلة أعزنا الله بالإسلام فوالله مهما ابتغينا العزة بغير الإسلام أذلنا الله. حيف برامان يسا احتمال بڵێ خۆزگان بە پێش 20 ساڵە بۆ چونکە پێش 20 ساڵ خێزانی پۆشاکەکەی زۆر شەرعی بوو، خۆی کەم جار بوو نوێژێکی لە جەماعەت بوو تا وازانینێکی کردووە، هیچی نەبوو مرتاح بوو. بەڵام دوای ئەوەی کە ئەمەی لە دەستدا طبیعی بووە لەلایە ئەگەر بێت و خێزانی پۆشاکەکەشی گۆڕی بێت طبیعی بێ لەلایە هەندێک شت ئەمڕۆ عوزری بۆ بێنێتەوە. سەبەبی چییە؟ مەبەستم لێرە لەوایە ئەوەیە کە تۆ گەر بینی خۆت و خوای پەروەردگار بەهێزکەی لە هەر زەمانێکا بووی بە عەزیزی ئەژی بۆ تاک ئەی بۆ دەسەڵات و وڵات و ملەتیش بە هەمان شێوەیە. ئەنجا ئەوتانی کاتی ئەبینی جاری وا هەیە دوو برا بینی خۆیان و خوا باشکەن بەخوا دەستی یەکەگرن لە چاکەکان، بەختەوەرە بێ لە چاکەکان. کاکە من لە دوورەوە هەر ببیسم یەکێ لە ئێوە نمونەتان بوو ئێمە باسی چاکە یەکەم بکەن خراپیش بم چاکە بم بەرامبەرت، بەڵام کەی کاتێ دروستە بێ و حەسادەتە لە بینمان نەبێ، ئەوەی بۆ خۆم بۆ پێم خۆشە بۆ تۆ پێم خۆش بێت، ئەوەی بۆ خۆم پێم ناخۆشە بۆ تۆ پێم ناخۆش بێت، چونکە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم کەی لە فیتنە ڕووتان تێ ئەکا فەرمێ، بەڵام فیتنە لەبەرەوەی ڕزگارتان بێ ڕووی کردە هەر یەک لە ئێوە فلتأته منيته وهو يؤمن بالله واليوم الآخر، باك الحالتك بباوري بخوا بالروجي دوايا به وليأتي إلى الناس ما يحب أن يؤتى إليه لقل خلق وتعامل بكن شون تان بي خوش بوتو لما لك دانشتوي باسي تو لشون باسي كسيك باسي خود لشوين كريه بيت خوش خلقي شاكا كانت باسك پێت خۆشە خەڵکی عیبەکانت سترکە، پێت خۆشە ئەگەر قسەیەکی توێکتا دیفاع لێ بکرێ، پێت خۆشە حرمەت هەموو ئەو شتانەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکەکەش پێت خۆش بی. زانام خوای پەروەردگار عەزە وەجەل هەیبەت بۆ کەسا گەڕێن توی نایگەڕێن، چونکە ئەوەی خوا بیەوێ بیشکێنێ کەس ناتوانێ عزەتی پێ ببەخشێ، ئەوەیشی خوا بیەوێت عەزیزیکە هەموو زبان ئی خەڵکی کۆکەرەوە هەمووی بە یەک دەنگ بیشکێنەوە خوا نایشکێنێت. دەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ڕەحم بە هەموو لایەکمان بکە. ئالێرەیە برا بە ڕێزەکانم خوشکەکانم ئەو فەرمودەی کە پێم خۆش بوو بە ضروریشی ئەزانم هەر یەک لە ئێوەش لە هەر شوێنێ باسی کەن فەرمودەیەکی ضعیفە، بەڵام شێخ عوثەیمین ئەفەرموێ ئەم فەرمودە شاهێدی کەی هەیە، هەیسە من بۆ نمونە ئەو برا خوشکانە لێم تێگەن ئەڵێم خەیڕوکم من تعلم القورآن وعلمه، ئەمە فەرمودەیەکی ضعیفە، بەڵام کاتێ ضعیفە من بڵێم عن عەلیین هەمان تەعبیر ئەڵێن ضعیفە، بەڵام کاتێ ئەڵێم عن عوثمان لە صحیحی بوخاریە كان فرمودة بمس سندي كي خوين ضعيف والله ملام شاهدي فرمودك الصحيحة واقعي شرها تتدي شيء عثيمين أمره شاهد شيء بيغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم هكا من ساعات النبي احتمال بروه تاسعات دوان صد وهي قليم لي مكان وهو وعد مان كان دقيقة بالني ساعات يا دارم كانوا خوالة رازي ها برا
لێرە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر ئومەتم 15 شت هەیە جێبەجێی کا و بیکە و ئەنجامیدا 15 هەڵە هەیە ڕووکاتە ئومەتم لە هەر کاتی ڕووی کرد حل بها البلاء بلاء ڕووکاتە ئومەتە فقيل وما هن يا رسول الله صلى الله عليه وسلم أو 15 شتە چییە ئەگەر ڕوو بدا بەلا ڕووەکە فەرمی إذا كان المغنم دولا هەر کاتێ ماڵی گشتی کەوتە لای ئەوانەی هێز و دەسەڵاتیانێ ئەوانەی دەوڵەمەندن فەقیر و فقڕای لێ مەحرومکەن خۆیە بێت چی بێت حەقی فەقیر و مستحق بگەڕێتەوە بەڵام وای لێ هات ئەو حەقە لە دەست کۆمەڵە خەڵک یاری پێکرا چاوەڕێی بەلا بکەن پاشان بەلائیش عولەما فەرمی عین مەصائب یانی هەموو غەم یانی برسێتی یانی دڵتەنگی یانی ناڕەحەتی ئەنجا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم والأمانة مغنمة هەر کاسێ وای لێ هات ئەمانەت بوو بە مەغنەمی عین دەستکەوت کابرا سەفەرێکە کاتەڵێ خوا مامۆساییان ئەوە ئاگاد لە ماڵەکان بێ وەکو ماڵی خۆی تەسەڕوفی پێکە کابرا ڕۆژێک وتیان ڕۆشتونەتە ماڵی شخصێک گوتە حتى ئەمانەت لە کتێبیشە ڕۆشتونەتە ماڵی شخصێک وەڵا کتێبەکانی هەموو کتێبی ماشەڵڵا نادر بوونەوەمان وتیانە ئەم مەکتەبە جوانت لەکوێ وتی وەڵا منە ڕۆمە هەر ماڵێک هەر کتێبێکی زۆر گرنگی هەبێنێ بە ئامانەتەی هێنم دوای ناچاریەکەم بمداتی ئەمە تۆ لە خوا پەناماندا جاری وایە کابرا دڵی پێت خۆشە حرمەتت ئەکرێ ڕێزت لێ زیاد دەکات ئەوەنە بە گەورە تەماشاتەکە ماڵ جێڵێ ڕاگات لە ماڵ مناڵەکان ئاگات لە خێزان و کچەکەم بێت مامۆسا تەلەبە ئەمانەتە لە لای کاتێ خیانەت لەم تەلەبە بکات هەر بابەتێکی ئەمانەت وای لێ هات وەکو ماڵی خۆت تەماشات کرد جزیتە خێرە نەخێ ئەو کاتە ئینسان کە وا ئەبزانێ دەستکەوتێکی دەستکەوتووە ئەمانە جاری وایە قسەیەکیشە کابرا سقەی بە تۆ هەیە دڵی خۆی لا ئەکاتەوە خوشکێکە ڕاتە لای مامۆستایە لە ڕێز و حرمەتم و مامۆسایان ئەڕوا کێشەیەکی خۆی باسکات لەبەرەوەی کێشەکەی حەلکات ئەمانە هەر کات وای لێ هات بە هەلی بزانێ فڵان کەسی پێ لاوازکات و ئەگەر دەستکەوت بیش بوو بە هەلی بزانێ کاکە وەڵا شتێکی دەستکەوتوە ساحێبەکەی ئاگای لێ نییە لەبیر وچوو خوای پەروەردگار ڕەقیبێتی بزانن ئەمانە ئەسبابی نەهامەتی و بەڵا و قەیران و ناڕەحەتیە ئەنجا پێغەمبەری خوا فەرمی وەزەکات و مەغڕەمە هەر کاتی زەکات وەکو ضەریبە درا کابرا ئەوە لەکوێ کە تۆ ئێستا برایە خوشکی چەند خۆشە باوک دایک بەیانیان پێشەوەی بیر لە برسیەتی مناڵەکان بکەنەوە بیر لە قەبر و قیامەتی بکەنەوە چونکە دەستکەوتێکی گەورەی خوا پێی بەخشیوە ئەو کاتە خۆشی ئەوێ بۆ نوێژ هەڵی سێنی ئافرین بۆ ئەو باوکەی مناڵی خۆی لەگەڵ خۆی با بۆ مزگەوت چکە سبەی احتمالە ئەمانەتێکە لە لاتەوە مناڵەت سبەی ئەڕۆی ئەمە باشە من ئێستا خۆم بۆ خۆم وانەبم مناڵەکە دواتە خۆت ئای لە ژیان ڕای نێنی لەگەڵ قورئان خوێندن و مزگەوت و دوعا و ئامۆژگارینەکەی دوای خۆت گلەی مەکە یەکەم دوژمنی ئەو مناڵە دایک و باوکێتی من کاتەکەم کەمە ئەگینا نمونە زۆرە یەکێ لە شێخ دکتۆر ئەیمن لە کەنەداڵێ مناڵێک محەممەدی ناو بوو عمری 25 ساڵ بوو هەرچیم لەسرە مەرگی کرد طبم لەبیر چوو پێمەوت بڵێ لا ئیلاهە ئیلەڵڵا وتنە کچەکەی هاوڕێم بۆ بانکن لەگەڵ ئەوە لەگەڵ گیانی دەرچوو بەهۆی ئایدی زۆر مردبوو هاوارم لێ بەرزۆکو لە دایکی تووڕە بووتن ئەنتی مەسئولە تۆ مەسئولی ئەم مناڵەوە هامرد لەبەر ئەوەی ئێمە مەبەستم لەم قسە چی بوو کاتێ زەکات کەسێک لە بەناخی خۆی ئەو ڕۆژە ئەم مرتاحە بڵێ خوایە ئەگەر هەڵەیەکم کردبێ لە ماڵم سوێنێکم خواردبێ نەمزانی بێت ئەگەر هەر بابەتێکە بوو شتێک ڕووی کردووە خەلە لێ ڕووی کردە تجارەتم خوایە بەس ئەم زەکاتم لێ وەربگرە تۆ بە مرتاحی عیبادەتی مسلمانە بێت تۆ سپاسی خوا بکەی کە ئێمە لە عەقیدە بابێکمانەیە پێوترێ الفعل مع التوفيق إلا توفيقي خوانا بيسيا وليرا كونا أبونا من ناتوان من قصبكم هەموو چاکەیە خوا پێتەکات ئەبێ شکری خوای لەسەر بکەی بەڵام کابرا وای لێ هات زەکات بەناوە دڵی بیدا پرسیارەکە لەم کاکە وەڵا زەکاتی ماڵەکەم فەرشێکە کام فەرشی قیمەت ناکاوادا وە کێش ئەوێ قەرزاری کایدا بە ئەو خۆی لە ماڵەکەی بزانم ئەو شتەی کە ماڵی پێساغەکاتەوە وەڵا مامۆستا قەرزم لای فڵان کەسە ئەبێ وەڵا مامۆستا فڵان کەس توێتی قەینا با قەرز بخورێتە بەر زەکات ئەگەر یەک مامۆستا بڵێ 100 ئەڵێ نابێت
لەبەرەوە مەبەستم لێرە کاتێ تۆ ئەبێت تۆ سپاسی خوا بکەی خوا لێمان وەربگرێ وەڵڵی برا بە ڕێزەکانم خوشکەکانم وای لات ئێمە شەرمەکەین ئێمە بڵێن کاکە ئێمە داوە شتەکەین داوای پێغەمبەران دەربەدەری و ناڕەحەت و بەردبارانکردن و پیسی خستنە سەر پشتیان و ئەنجا لە خوا پاڕێەوە خوایە خوای ڕەحم بە قەومەکەشمان بکەن لام تۆ داوەت تەکری و حرمەتت تەگریە و ڕێز و هەموو مەسئلەیەک جاری وا هەیە ئەترست هەبێ هەر لەسەر داوەتەکەت لە دنیا پاداشتەکە وەربگری دا کەوا بوو وەرکاتی خەڵک وای لات ئەگەر بەخشی وابزانێت کە ئەکەمە زەریبەیەک هەروەها پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خاڵیش ترس ناکە وتعلم لغير الدين علم بو أخوانريت إمام أحمد الرأي وايا قرآن خويندن بيخوين خود لمالا إمام شافعي الرأي وانية أم قرآن خويندت بدليجي باكو بلي خوايا ثوابي أم قرآن خويندن بو فلان كس إمام أحمد فرمي أروات إمام الشافعي فرمي نخير عبادتي باري بيه أروات حج أروات شي أروات بلام عبادتي كوكو قرآن خويندن ونويش بفلان بو مردون عرا نمرات شاياتكم لوانية بلام همو يعني يقدنقن أجر قرآن ببارة بخوين ريد نعروات شونك عبادته عبادة أبي خالصا بو أخوابيت بويا اللي ريش عثيمين فربيو كساني سرقالي دكتوران بو أوي باريكي باشوار بقرن بو أوي تعين بن بو أوي شهرتي بياكن وكو عبادة بويا نانو سريت أو كسي قرآن أخوين بويا لمسابقة باش جاري بكات نيشانا كان يا آخر زمانيشا وكو علماء فرمون تماشا ناكن كي أهلي فقه برنيوجي بكات كي دنكي خوشا كي تقليد أكابيري لاينية إمام ككوتا بيشو إمامي خلقه قريب وخلقي نكات أو هم ونارحتي لسر أوي أبو بكر رضي الله عنه برنيوجي بكايانا هركي الرشتا في غمري خوان توركر صلى الله عليه وسلم ويلا هندي لعلماء أهل السنة الرأي أنواع بنص أبو بكر وتخليفه عندي الرأي أنواع بإشارات نصك شيبو في غمر صلى الله عليه وسلم هر كاتي أهات نردو بارسانك لسر ديني أبو بكر وأمة رازي بو نموني تري زورة دواتري إن شاء الله كاتا كما أوانية كابو الليرة وتعلم لغير الدين علم بو شهرته بو بارو بو تعين نشاني بلاش علم بو يبخيني الإسلام نشركي أحكامي خواهي پروردگار لنا وخلق بلاو بيتو بلام أجر وايلي هات علم بو دنيا بو نشاني بلايا شكا بو شكا بأهلي علم أمة شاكا بيت أجر أوان خويان بيروسترين شد بفروشن خوا بنامام ده إذن خوا لو أنا ما نجي ريك خوا كومالي خلق قوريت آياتك فرميشي وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم خوا لو أنا ما نجي ريت إن جاء في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم وأطاع الرجل امرأته وعق أمه دايك لباش حقي توحيد مشركة بيت أبي بجواني تعاملي لقلب كي إسلام فيري وفاء ما نكاد عهد وفاء نبو يعني أمانة نبو يعني إيمانية عهد وفاء نبو يعني ديني أو كسا ضعيفة دايك حزقك خوي برسيبي خوي سرمابي خوي نخوش بكوي خوي بمريت وهيشت بسر نيت خلق روجي ديت أو أنا جورالي خيزانة كيتي دايكي حقي دايكي بيشي لكات أما هر خوشكي ميردكي وابي دسي بقري بلي الأخواب ترسى شون كابو تو دايكتي خوشكم أقات لو بيكا بعد دواتر بوكا كتان والا دايكت نكات جيقا لميش بلام لهردو حالته يعني تو بيني تخوى والله هندي باسي الشرم هرشي بو خيزانة شرعي بحقي خوته كباشترين نانا ويكي كي تدم مالي منالي خوته باشترين تانا وتان بو خيزاني خوي باش بيه بلام نابي أول لبير بكي كتوشيا أم مسألة بوشاكي بيويز بيت سرماي بيه قرماي بيه برسي بيه تخوا كاملة إيمال صاليك أو نيك بو خيزان من خوما مشغول كردوا للصدا بينجي أو بو دايك من واين كبأوي دايك أنا يك دنيا بيي خوشة أم خانو دولاري هبيه بيي خوشة كركاي روشتو بو بابل دايك يعني والله كيلو طماطم بوتو أنا حزل يك بيي خوشة جاري واي يمد دايك وباوك من حز أكن جويان لي بقرين بطاقتها بين جويان لي ناقي درجة بيي واديت من قد لبير مناشي إلا زور شوان باسم كردو ما وصايجي بالريزم بيني بتمن ريشي سبيكر دبو
خۆم بینیم ماشەڵڵا ئەو کاتە من بینیم یاین صاحبی مەدرسەی حەدیث وتی وڵا جارێکیان هاوڕێیەکمە بۆ هەروازی لێنەیە نامەید با بڕۆین تا فڵانە شوێنەمانەی ترسی عاجی کردم ئەو دەرزی تەوحیدەی تۆ ئەی خوێنی ئەو دەرزەی تۆ ئەیڵی تۆ باسی تەوحیدەکە ئەڵێ بە قسەی دایکتان بکەن دایکم حەز ناکات یەکەڵی تۆ بکە ئەمەیە تەطبیقکردنی دڵی هاوڕێکەمان ئەشکێنین ئەڵێ کوڕم زوو بگەڕێرەوە باو کوڕی خۆی خۆشەوێت دایک کوڕی خۆی خۆشەوێت کچی خۆی خۆشەوێت کێ هەیە وەکو دایک و باوکتە هەموو شتێک نییە تەمەنا ئەکەن ئەو ئاف خۆزگا بتوانین بەخوا بیانگرینە کۆڵۆ لەسەر کۆڵما بن تا ئەمرین حەقیان نادی بەڵام ئەسحاب لەمە تێگەشتە بوو یەکێک لە دایکی لەسەر شانی بوو یا باوکی دەتەوافی پێکرد ڕووی کردە ئیمامی عومەر یا ئیبن عومەر فەرمووی ئەمیری ئیمانداران حەقیم داوتی نا والله حەقی یەک ئاهی ئێشی لە دایک بوونیت نەداوە بەڵام وای لێ دێ ئەو دایکە چەند کوڕی خۆی خۆشەوێ بەڵام حەقی خێزانی لە هەردوو لا نابێت خۆ زوڵم لەم بکەی لە هەردوو لا لە ناشەرعێ بێ بە قسەی هەردووکیان نەکەی بەڵام هەر کامیان حەقی خۆی هەیە دایک و باوکە ئەمانەتن ئەو براو خوشکانە ئێستا گوێ لە منەگرن لە دەستیان داوە ئێستا ئەوان لەم قسەم تێگەن چەند تەمەنت هەبێ لە ماڵا بێ ئیلا تۆ کۆڵەکەیە بۆ تو بەڵام شەیطان زۆر کە ڕەدوامان لێکە تا ئەو شتانە لە دەست نەدەین هەستی پێ ناکەین جا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەدنا صدیقە لەگەڵ ڕەفیقی هیلاک نابێ گوێی لێ ئەگرێ سڕی خۆی خاتە پاڵی ئیستیشارەیە کات باوکی بەو دڵسۆزیە ئەقسا ئەبا باوکی دوورە خاتۆ گوێ لە باوکی ناگری ئەمانە براو خوشکەکانم ئەمانە ئەو سەبەبانن کە خەڵک جای وایە غافڵی هەکات خوایە ئەم بەرنامەی بە کاملی ناردە بۆ بەشەریەت کە تۆ پشتت لێ کرد بەرەکەتی ئاسمانت لێ ئەبڕێت ئیتر ئەمە ئەسبابە وەکو مردن وایە خەڵک ناڵێ ڕۆژی تەواو بوو ئەڵێ سیارەکە وانە بواە ئاوەکە وانە بواە گولەکە وانە بواە لەو دەرگای شەیطانی شەکاتۆ بەڵام ئەمە حەقیقەتی تاڵی ئومەتی ئیسلام دووریە لە ئیسلام خۆی دوورکەوتنەوەمانە ئەینا عەرەب هیچی نەبوو بڕۆ ئێسش لە مەتحەفەکانە بگەڕێ ڕمێکی ئەمانەی ڕۆم 3 مترە ئێمە ناتوانی هەڵی گرین ئەوەی سەحابەکانیش مترێک ئەو قەومە بە جسمێکی لاواز بە سیلاحێکی لاواز قەومێکی زۆر بەهێز بە سیلاح و بە جسم شکاندیان بەخوا ئەمان نەبوون بەخوا تەئیدە ئیلاهیەکە بوو خوای گەورە نەسری بۆ دابزان ئین تەنسڕوا الله یەنسڕکم ئێوە خوا سەرخەن یعنی دینی خوا سەرتانەخا اینجا ئەمانەش دینی خوا بریتی نییە لەوەی نوێژێ بکەم ڕۆحی تیان نەبێ دینی خوا بریتیە لەوەی ئینسان شەرعی خوا بیجوڵێنێت بەیانی هەڵسای واجبی یەکەمتە ئەگەیتە دایک و باوکت واجبێکی ترە ئەڕۆیتە کەسابەتەکەت واجبێکی ترە ئەڕۆیتە سیاسەتەکەت واجبێکی ترە کەوا تۆ لێرە ئیسلام ژیانتی هەمووی گرتووە اینجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وظهرت الأصوات في المساجد مزگەوت حرمەتی نامێنێت خەڵک باسی کەسابەت دنیا چی تەنانەت شیخ عوثەیمین فەرمی ئێسەیش جار وایە لە ناو نوێژای مۆسیقایەک لێ ئەدرێ دەنگی بەرزە بێتەوە یا گۆرانیەکە لە ناو نوێژەکە ئەڵێ ئەمانەش دوورنی حەدیسەکە ئەوەش شمول بکات وساد القبيلة فاسقهم وكان زعيم القوم أرذلهم هەر کاتێ وای لێ هات ڕئیس عەشرەتەکان قیاس نەکرا خۆی بێ کێ ڕئیس بێت کێ سیادەی خەڵک بێ ئەوەی کە ئەو سیفەتانەی تیا بێ هەمی ئەو خەڵکە بخوات بەدەمە خۆڵکەوە بڕوات چاکی ئەو خەڵکە بێت حەسەب و نەسەبی غیرەتی شەجاعەتی خەم خواردنی خەڵکەکە بەڵام کاتێک خەڵک کەسێکی هەڵبژار بۆ ڕئیس قەبیلەی خۆی ئەو کەسە تەماشاکەن فاسق بوو یەکێکتان پێم بڵێن سەبەبی چییە هابراکانم ئاخوشەکە ئەو ئەساسەکە بەڵام سێرکە مامۆستا ئەو غێرە تەخوا لە چێ دەرەکەوێ کاتێک خەڵک خۆی فاسق بوو ێستا ئەو کەسێک کە حەزەکە ئافرەت هەمووی دوو لە ڕووی خوشکانم سافیرە بێ ئەمە خۆی ناڕوا دەنگ داتە کەسێ مەنعی سافیرە بکات کەسێ خۆی حەزی لە عارەق بێ دەنگ ناداتە کەسێ عارەق مەنعکات کەوا بوو یا قەومەکە بەشی زۆر لە خەڵکەکە فسقە لەبژێرن ئیدەن حەزەکەن کەسێکی فاسق لە سەریان بێت یا دین لە ناو خەڵکە بەهایی کەم بۆ تۆ پارە و ترس لە ناو خەڵکە بەهاییە خەڵک دەنگە داتاوانە کەوا بوو کاتێ دەسەڵات خۆی لە لای ئینسانی موسڵمانە ئێمە گوناه کەسێ نوێژ نەکا ڕۆژوو نەکا زەکات نەدا حەج نەکا هیچ گوناهێ ناگاتە یا هیچ چاکەیەک لە پاڵ کوفر و شرکە جوانی نامێنێت ڕوونە ئەم قسەم پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم
فحيثما مررت بقبر مشرك فبشره بالنار. دڵنیا بوو ئێمە مشرکە و لەسەر شرک مردووە، نەگەگەر کەسێک ڕۆژگارێ لە تۆ بڕا خوازانێ لەسەر چی مردووە، بەڵام کەسێک دڵنیای کە ڕۆشتە سەر قەبرستانێ فەرمی کێ ئەمانە ئەناسێت لەسەر چی مردوون پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا بوو ئالەو حاڵەتە تۆ ئەمە ئەوە لە دوای مەرگیشی تۆ نابێ وەڵا دڵتەنگی و بێتاقەتی و چی بۆ لەبەرەوەی ئەمە جەریمەیەکی گەورەی کردە بەرامبەر خوای گەورەی خۆی. اینجا بۆیە لێرە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەمەش سەبەبێکی تری بەلایە. اینجا ئەفەرمیێ وأكرم الرجل مخافة شره، ئەمەیشە خەتەرێ گەورەیە. یا ڕەبی ئەمە طبعا باوک لەگەڵ ئەولادی خۆیە، مامۆستا لەگەڵ تەلەبەیە، مەسئول لەگەڵ ئەوانەی خۆ زۆر خۆشە ئینسان حورمەت بمێنێ، بەڵام ئەوەنە ڕێز و حورمەت بمێنێ، یعنی ئەدەب نەشکێنن، بەڵام ئەوەنە کراوە بووی لەگەڵیە کوڕەکەت ئەگەر بێ نەسیحەتێکت بکا بتوانێت پێ بڵێت، کچەکەت ئەگەر بێ نەسیحەتێکت بکا بتوان پێ بڵێت، خێزانت ئەگەر بێ نەسیحەتێکت بکا بتوان، تۆیش ئەگەر بتوانی بەرامبەر مامۆستا و کەسی خەنجە زۆر خراپە کەسێک بەناو احترام و بەناو چیوە خەڵک نەتوانێت نەسیحەتی بکات، زۆر خراپە. جاری وایە احتیمالە من قەت ئامۆژگاری هیچ خوشکێ ناکەم باسی هەڵەی پیاوی خۆی و ماڵی خۆی بواتە دەرەوە، بەحسڕ لە لای خۆت بێ لەخوا بپاڕێرەوە، لەبەرچی لەبەرەوەی مەبەسم لەوەیە ئەمەیان، بەڵام ڕۆژگارێک دێ خەڵک لەبەر ئەوە نییە شایستە احترام بێت، ڕێزی لێ ئەگرن، نەک لەبەرەوەی ئەهلی علم بێ ئەهلی تەقوا بێت، چونکە بۆ ئەوانەی کە کاتی خۆی دەسەڵاتدار بوون بە صیفات بوونەتە دەسەڵاتدار، ئەهلی علم یەکەم شەرتیان بووە. اینجا یەک شت ئەڵێم لێرە من لە دەرسەکە دەرەچم برا خوشکەکانم، ئەم قسە ئاگاتان لێ، ئاگاتان لە تاریخ دژمنی ئەهلی سوننە لە ئەساسە نووسیانە ئەسڵەکەی سەبارەت بە معاویە، بەس ئەم قسەکەم دوای بکەن 114 ڕیوایەت هەیە سەبارەت بە معاویە ڕەضی الله عنه. ئەزانن 99 نێرانی سەحابە نووسیوانە، ئەیزان براکان مەوسە ئەو 99 زاڵ بۆتە سەر ئێمەیە قەدری ئەو پیاوەی کە خوای گەورە بە وحی کرێتە کاتبی وحی، پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ ڕازی بووە، ئەبوو بەکر لە پاش پێغەمبەر، عومەری کوڕی خەتاب 12 ساڵ خەلیفە بووە، ئیمامی عومەر 10 ساڵ بووە، ئیمامی عوسمان 12 ساڵ، وایە ئیمامی عوسمان 12 ساڵ، ئیمامی عومەری ئیمامی ئەبوو بەکریش کە پێغەمبەری خوا ئەفەرمێت عومەر حەق لەسەر زبانێتی. مەبەسم لەو تعبیرە ئەوەتانێ ئێمە ئەوانەی پێشووی ئێمە بەو شەرت و شروتانە هین کراون، لێرە مەبەستم ئەوەتانێ ئەبێ خەڵک صاحێبی علم و ئەسڵ لە لای ئێمە چییە؟ دینداریەم. من خەڵکێ باڵ بگرێتەوە قیامەت لە دەست خەڵکی دەرکات بۆ من دوژمنی ئەو خەڵکەیە، چونکە پێغەمبەران هاتوون جاری وایە دنیا لە دەست خەڵکەکە چووە بەوەی پێغەمبەرانەوە، ناڕەحەت بوون، شەهید کراون، کوژران، بەڵام ئاخرەتیان بووە، فەوزی عەظیمیان بووە. دنیا سەبارەت بە قیامەت بەراورد ناکرێ برا خوشکەکانم، دنیا بەراورد ناکرێ. ئەگەر دنیا قیمەتی وایە لای خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەران دەربەدەر نەئەکران، زامار نەئەکران، شەهید نەئەکران، ماندوو نەئەکران، وانێ فەقیر نەبوون، نان نەبوو بیخوان، قەرزار بوو، پێغەمبەری خوا وەفاتی کرد صلی الله علیه و سلم. کەوا بوو لێرە ئێمە نییە کاتێ وای لێ هات خەڵکی ڕێزەکەی لەبەر ترس بوو، ئەوە بزانن نیشانەی بەڵایە. اینجا دوو شتیکە هەیە احتمال ئەمەیان من ئەڵێ وظهرت القەینات والمەعازف وشربت الخمور پێشتریش باسم کرد. بەخوا براکەم ئەمە بەدبەختیە، من هەر لە تەمەنی خۆمە ئەو مامۆستا بەڕێزانشکی سەزان کاتی خۆی ڕسمی هەر ئافرەتیان ئەوەنە ڕسمێکی کاڵ بە شەمسیان پێوتەوە کاتە بگیریایە لە باقەڵی کەسێک بواە عەشرەتەکە لە سەری هاتە جواب چۆن ڕسمی کچی ئەمە لە ماڵی ئێوەیە. لەبیرتانە مامۆستا خشتیوە لای ئەمە ئەوە هەبوو، ئێستا لە فەیسبوک بە جوانترین شێوە وەڵڵا الحەمدا باڵاپۆشە، مکیاجێکی جوانی کردووە، کەلوپەر کاوەتە گیانیوە، جاری وایە مێردەکەی دەستی لەبان شانێتی بڵاو کاتەوە بۆ دنیا، هەر کەسێکی شوان گردن مازاکەنە دەروان، هەوەی دوایە هەر کەسی ئەیبیسێت. بەڵام کوا ئەمە کوا ئەو ئیسلامی کە ئێمە لەشە کواوە تا مەحموود غەریبە بە تەڵەبەکانی لە بەغدا ئەڵێ هەر گەڕێکێک نادیتان بین لێوە ڕێمەکەن، هەوە شوێنی دابەزینی غەزەبە دوورتر بڕۆن، بەیانی منکەرەکە بکە، تەغییر ئەو کاتە مێنێتەوە سەر ئەوەی کە دەسەڵاتە بوو تەغییرەکەیت، بەڵام منکەرەکە ئەبێ ڕانەیەم لەگەڵیە. بەڵام وای لێ هات ئێستا وان نییە، ئێستا پارەی دو خەڵک برسیە نانییە بیخوا، بەڵام ئافرەتێکی دوو لە ڕێز و حرمەتم بۆ بینەر بیسەرە و خوشکانە جەنابتان ئافرەتێکی ڕاقسەت خەڵک سەرەی نییە، بیتاقە نامێنێ،
پارەی دنیا لەگەڵ خۆیە ئەباتۆ ئەمە نیشانەی آخر زەمانە ئەهلی علم ناوی نامێنێت و خەڵکیش چێ بێت خەڵکێکی وەضیعیش شۆهرەت پێیاکات اینجا بۆیە ئەڵێ وای لێتێت مۆسیقا زۆرە بێت ئافرەت گۆرانی ئەڵێت ئارە خواردن زۆرە بێت سەرنیا ڕۆی یان ئەو شوێنانەی کە بێ ئێمە شکری خوا بکەین خوای گەورە وڵاتێکی جوانی پێداوین ئەو شوێنانە بەچی لە جاوی شکری خوا بکەین کوفری نیعمەتی خوا عارەقی تیاخورێت و ڕەشبەڵەکی تیاکرێت دەستی یەک ئەگرن یاحم لە زۆر شوێنەوە اینجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم کۆتایی قسەکانیشم ولعن آخر هذه الأمة أولها هەر کاتی وای لێ هات ئاخری ئومەت ئەمە طبعا ئەمە تایبەتە بەم ئومەتەوە پرسیار لە یەهود بکەڵێ باشترین قەوموانەیە لە دەور موسابوون پرسیار لە نەسارا بکەڵێ باشترین قەوموانەتانێ لە دەور عیسابوون پرسیار لە هەندێک لە تەوائفی ئومەتی محەممەد کەڵێ خراپترین قەوم ئەوانە بوون کەچین کە لە دەور پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم ئەوەشە پێغەمبەری خوا وەکو علامەی گشارەتی پێکرا ئەفەرمێ ئەگەر ئەمانە ڕوویدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاوەڕوانی بارانی ناڕەحەت بکەن چاوەڕوانی بای ناڕەحەت بکەن چاوەڕوانی زیلزال بکەن خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی عاقبەتی من هۆش بەخێر بگێڕێت خوای پەروەردگار بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی کاتێمان گەڕێن تۆ لێمان ڕازی بێت یا ڕەبی خوایە چۆن ئێمە دێرە کۆ کردوتەوە لە باشتە کۆمان کەیتەوە لە گوناهمان خۆشبی بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆت یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت ئەم مەجلیسەی ئێمە ئەو کۆڕ و مەجلیسە بێ کە خۆت پرسیار لە مەلائیکەکەی ئەڵێ عەبدەکانی متان بەچی بەجێڵە خوایە ذکری توانەکە تەسبیحاتی توانەکە خوا عەلیمە لە داوای چیم دەکەن ئەڵێ باشتر خوایە داوای باشتر دەکەین لەوانە بووین بەهەشت بکەی بە قسمەتمان داوات لەکەین لە جەهەنەم بمان پارێزی لەوانە بووین خوای پەروەردگار بمان پارێزی لە جەهەنەم یا ڕەبی ڕەخوایە ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە برا و خوشکمان بکەی ڕەحم بە ماڵ و منداڵمان بکەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردووەکانمان بکەی ئەولادمان صالح کەی ئەو برا و خوشکانی ئەولادی نەولادی صالحیان پێ ببەخشی یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆت قەرزاری لەسەر قەرزارەکانمان هەڵگریت ئەوەشی هەیەی بەرەکەت خۆیتە ماڵی خوای پەروەردگار یا ڕەبی خوایە میلەتی ئێمە بە ئیسلام عەزیز کەی ئیسلامیش بەم میلەتە عەزیز کەی بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی خوایە ئەو کاتەی کە ئەمان گەڕێین تۆ بۆ لای خۆت باشترین کاتمان بێت یا ڕەبی خوایە کردەوە باشەکانمان بکەوێتە کۆتایی تەمەنمانەوە خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت بە خراپی خۆمانێکی لەگەڵمانە لە گوناهمان خۆش بیت ڕەحممان پێ بکەی خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت خۆشەویستی خۆت پێغەمبەرەکەت دینەکەت لە دڵمانە ثابت کەی ڕیا و مەعسیەت و بیدعە و تاوان و شرک لە دڵمانە دەرکەی بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت ئەومان کێشەمان حەلکەی ئەومان لێرە کۆبووینەتەوە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت خوای پەروەردگار قسەکردنی من گوێگرتنی ئەم برا خوشکانەمان لێ وەرگری لە ڕۆژی قیامەتە لە حەسەناتمانە بێت یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت خوای ذلیلی مەخلوقمان نەکەیت محتاجی مەخلوقمان نەکەی خوای پەروەردگار آمین یا رب العالمین سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك خوالتان راضي برا خوشكانم خوای گەورە پاداشتان داتوە ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين